ناوی خی گەورە زۆر سپاس بۆ ڕقساندنی ئەم هەلە. لە ڕاستیە قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ و هەستیاری وەک تۆڕە کۆمەڵایەتیەکان پێویستی بە کاتێکی ڕەنگە زیاتر بێت لەم کاتێکە بۆ من تەرخان کراوە، بەڵام هەوڵێم بە شێوەیەکی چەر ئاماژە بە ئەو خاڵە نێگەتیڤ و سەلبیانە بکەم کە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خۆیان هێناوێتی و کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست کردووە. بەحەقیقەت بابەتێکی هەستیارە و کاریگەری لەسەر کایە جۆراوجۆرەکانی کۆمەڵگە دروست کردووە. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ بۆتە بابەتێکی قسە لەسەر کراوی کای سیاسی، کای کۆمەڵایەتی، پسپۆڕانی بواری دەروونناسی قسە لەسەر ئەم بابەتەکەن، پسپۆڕانی بواری کۆمەڵناسی، مامۆستایانی بواری میدیا، سەرچاوە جۆراوجۆرەکان، کۆنفرانسی جۆراوجۆری لەسەر بەستراوە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئەگەر سەرنج بین بەردەوام قسە لەسەر ئەم بابەتە ئەکرێ کە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر چی لە بنەڕەتدا خۆی بۆ ئەوە دروست بووە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بکە بەداخەوە لەگەڵ خۆشە ئاسەواری سەربی و نێگەتیڤی هێناوە. دیارە کاتێک کە دیاردەیەکی میدیایی وەک دیاردەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێژەی بەکارهێنەرانی ئەبێتە نزیکی 4 ملیار و زیاتر، حاڵتێکی طبیعی و سروشتیە کە لەگەڵ خۆشیە ئاسەواری نێگەتیڤ و سەلبی بهێنێت و بێتە جێگە و باس و جێگەی مشتومڕۆ و قسە لەسەرکردن. هەموو دیاردەیەکی میدیایی بەدەر نییە و خاڵی نییە لە ئاسەواری سەلبی. خودی ئەو تەلەڤیزیۆنەی کە هۆکەرەوەی خێزان بوو کە وەسیلە و ئامڕازێک بوو بۆ هۆشیارکردن هەندێک لەوانەی کە خوێندنەوە بۆ ئامڕازی تەلەڤیزیۆنەکان لەن لەگەڵ ئەوە هەندێک ڕەفتاری نەشیا و فێری مناڵان ڕەنگە بکات و هەندێک مەشاکیل و گرفتی کۆمەڵایەتی بۆ خەڵک دروست کردووە کەواتە ئامڕازە میدیایەکان لەگەڵ خۆیانە ئاسەواری سەلبی و نێگەتیڤ هێنین و ئێمە ئەبێ مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتا بکەین و بتوانین بە شێوازێکی باشتر تەوزیفی لایەنە ئیجابیەکانی بکەین. دیاردە میدیایەکان لە نێوینشاندا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم لایەنی ئیجابی هەیە و هەم لایەنی سەلبیشی هەیە. ئێمە لێرە ئاماژە بە هەندێک لە خاڵە سەلبی و نێگەتیڤەکانی بواری تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکەین. ئەوەی کە زەقە و دیارە و پسپۆڕانی بواری دەروونناسی و کۆمەڵناسی و میدیا قسەیان لەسەر کردووە و ئاماژەی پێ ئەدەن ئەوەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خۆیان جۆرێک لە ئاڵوودەبوون بۆ خاوەنەکەی دروستەکە. ئەمە ئاڵوودەبوونە دیاردەیەکی جیهانیە و سەرتاسەری جیهانە ئێستا بۆتە جێگەی مشتومڕ و قسە لەسەرکردنی پسپۆڕان و پێیان وایە کە زیاد لە حەد بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ئاڵوودەبوونە دەرونیە بۆ خاوەنەکەی دروستەکە. ئەم ئاڵوودەبوونە تەبعاً ئاسەواری کۆمەڵایەتی هەیە، ئاسەواری دەرونی هەیە لەسەر خاوەنەکەی و ئەکات لەو کەسە جۆرێک لە ئینعیزال و گۆشەگیری بۆ دروست ببێ کە ئەم ئینعیزال و گۆشەگیری لەسەر کێشەی بۆ ئەوەی خودی ئەو وەزیفە گرنگەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بۆ دروست بووە لە دەست بدا و بە پێچەوانەوە ببێتە وەسیلەیەک بۆ دوورکەوتنەوەی خاوەنەکەی لە کۆمەڵگا کە مەفروضە ئەم حاڵەتە تەبعاً هەندێک لە وڵاتان ئەمە بە شوێن چارەسەری ئەم حاڵەتا گەڕاون هەتا لە هەندێک سەرچاوەکان ئاماژە بەوە درێ هەندێک لە نۆرینگە دانراوە بۆ چارەسەرکردنی ئەوانەی کە ئاڵوودە ئەبن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناتوانن دەست بەرداری بن. لەپاڵ ئەم خاڵە ئاماژە پێدراوە دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاد لە حەد بەکارهێنانی وا ئەکات لە خاوەنەکەی کە جۆرێک لە ڕۆشنبیری ڕووکەشی بۆ دروست بێت. ئێمە هەمومان نەزانین کە پێگەیاندنی کەسایەتی لە ڕووی ڕۆشنبیری و معرفیەوە پێویستی بە بەرنامە ڕێزی هەیە و پێویستی بەوەیە کە کەسەکە لەسەر چاوە قوڵەکانی کتێب و مەسادری معرفە بتوانێت خۆی بدۆزێتەوە نەک لە چاوی بخاتە سەر مۆبایلەکە یاخود ئایپادەکەی بۆ بزانێت کە بۆتە کەسێکی ڕۆشنبیر ئەکرێتەوە لەوێشەوە هەندێک معلومات و زانیاری دەستکەوێەوە بەدڵنیاییەوە خودی تۆڕە کۆمەڵایەتیەکان جۆرێک لە ڕۆشنبیری بۆ کەسەکە دروستەکە بەڵام نابێت ببێتە تاقا وەسیلەی خۆڕۆژنبیرکردن و ئێمە ئەبێ بەڕاستی گەنجان و ئەوانەی کە لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێشەکەن ئەمە بەردەوام ئاگایان لەم حاڵەتە بێ کە زیاد لە حەد بەکارهێنانی مۆبایلەکەی یاخود ئایپادەکەی بەتایبەتی هەندێک لە گەنجان بەداخەوە ئەم لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەم گەیم و زیاد لە حەد سەرقاڵبوونە بە یاریە ئەلکترۆنیەکان کێشێکی گەورە بۆ خاوەنەکەی دروستەکە و دای ئەبڕێ لە خوێندنی زانکۆیی لە مەسادری معرفە لە خۆ پێگەیاندن کە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەکرێ وەکو خاڵێکی گرنگ و هەستیار و مەترسیدار لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەی پێ بدرێت. لەگەڵ ئەم حاڵەتەی کە باسم کرد کە باسی ئاڵوودەبوون و باسی سەقافەی سەطحی و ڕۆشنبیری ڕووکەش کێشە و گرفتی
زیادبوونی کێشە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگا کە هەندێکی ڕەنگە ئەسبابی تری هەبێ بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان ڕەنگە ببێتە هۆی هاندەری زیادبوونی ئەو کێشە کۆمەڵایەتیانە ئەمەژێکێکە لەو خاڵانەی کە پسپۆران ئاماژەی پێێن دادگاکان ئەناڵێن بەدەست ئەو کێشە و گرفتانی کە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ خاوەنەکانی دروستیەکە مەشاکلی بینی هاوسەرەکان حتا مەشاکلی بینی مناڵ و خێزان مەشاکلی تری کۆمەڵایەتی کە وای کردووە کە بەڕاستی ببێتە خاڵەیەکی مەترسیدار و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانی کە مەفرۆزە وا بەکاربهێنرێت کە وەسیلەیەک بۆ خۆڕەشنبیرکردن بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی خودی ئەم وەسیلەی بێتە وەسیلەیەکی دابڕانی کۆمەڵایەتی کە ئەمەش بەڕاستی حاڵەتێکی مەترسیدارە. خاڵێکی تری مەترسیدار مەوزوعی لایەنی جستەیی و تەندروستی مرۆڤەکان کە زیاد مانەوە لە بواری تۆڕە کۆمەڵایەتەکانە کێشەی تەندروستی بۆ خاوەنەکەی دروستەکە و لەپاڵ ئەماشە مەوزوعی ئەکاونتی ساختە و مەوزوعی دەرکەوتن لە پرستی بە ئەخلاقیەکان مەوزوعی ئەو پەیجانێک کە دروستە بێ و خاوەنی نییە و مەوزوعی تەشهیر و ناوزڕاندن کە یەکێکە لە کێشە و گرفتە گەورەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان کە ڕەنگە ئەم حاڵەتە لە ناو دەستگای میدیای تەقلیدی و کلاسیکیەکانیشە هەبێ بەڵام بە حوکمی ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر ئازادانەتر و دەستکراوەترە کەسەکە لە بەکارهێنانیە ڕەنگە کێشە و گرفتەکان لێرە زیاتر بێ و ئەمەش وەکو دیاردێکی جیهانی باسەکرێت هەتا ئێستا ینی دادگاکان و میدیایەکان و ئەوانەی کە لە متەخەسیس و پسپۆری بواری یاسان بیر لەوەکەنەوە کە جۆرێک لە یاسا و لە ئەخلاقیاتیش بۆ ئەم حاڵەتە بگەڕێنێتەوە. من ئەوەی کە لێرە ئاماژەی پێ بم ئەوەیە کە ئەو کەسێک کە لەم بوارە ئیشەکە و لە بواری تۆڕە کۆمەڵایەتەکان بێتە هاوڵاتی ڕۆژنامەنووس کە ئەوش لە سەواژەیەکی سەرسەرکراوە ئەوەیە کە ئەبێ ئەو پرەنسیب و ئەخلاقیاتانی بۆ میدیادا ئەنرێ خۆڵبا لە خۆیان بیچەسپێنێ و جۆرێک لە ئەخلاقیات بۆ خۆی دروست بکە. من ڕەنگە نەتوانم زیاتر لەمە ئاماژە بە خاڵێکە بم بە حکمی کەمی ماوەکە بەڵام ئەوەندە ئەڵێم کە بەڕاستی ئەم مەوزوعە بابەتێکی هەستیار و گرنگە و مەسئولیت و بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەسەر شانی هەمومانە لەسەر شانی مامۆستایانی ئاینیە لەسەر شانی وەزارەتە پەیوەندیدارەکانە لەسەر شانی حکوومەت و دەسەڵاتی سیاسیە لەسەر شانی سیاسەتمەدار و ڕۆشنبیران و هەموو ئەوانەی کە ئەتوان قادەی ڕێی کاریگەری دروست بکەن ئەوەیە کە بەڕاستی هەوڵ بین ئەم مەجالەکە ئەم فەزای تۆڕە کۆمەڵایەتەکانە بە شێوازێکی باشتر و تەندروستانەتر بەکاری بهێنین. ئەم بەکارهێنانە بەڕاستی پێویستی بە ئەوەیە تۆ کاتەکان ڕێک بکەیت ئەوەیە کە بتوانی لایەنە ئیجابەکانی تەوزیف بکەیت و خۆت بە مەسئول و بەرپرسیار بزانی کە لەو فەزایە کاتێککە پۆستەکەی کاتێککە کۆمنتەکەی هەموو ئەوەی کە بڵاوی ئەەکەیتەوە بزانە کە کاریگەری میدیایی دروستەکە و کاریگەری لەسەر خەڵک دروستەکە چۆن بە کەسێکی میدیاکار و ڕۆژنامەنووس ئەوەترێ لە دەستگایەکی ڕاگەیاندنە ئەبێ ڕەچاوی پرەنسیب و ئەخلاقیاتەکانی کاری میدیایەکی بە هەمان شێوە کەسێکی کە لە فەزای تۆڕە کۆمەڵایەتەکانە ئیشەکە هیچی بەدەر نییە لە میدیاکار و لە ڕۆژنامەنووسێک هەر بۆیە ضرورە ئەگەر ئەو کەسانی کە لەم مەجالە ئیشەکە هەر بۆیە ضرورە ئەوانەی کە لەم بوارە ئیشەکەن وەخوایانە ناو فەزای تۆڕە کۆمەڵایەتەکانە بینیوەتەوە جۆرێک لە ڕۆشنبیری خودی بۆ خۆیان دروستکەن ئەمەش بە خوێندنەوەی ئەو پرەنسیب و ئەخلاقیاتانی کە میدیاکە ڕۆژنامەنووسێکی ئاسایی ڕائهێنرێ لەسەری ئەوش خۆی ڕابهێنێ لەسەر ئەو پرەنسیب و ئەخلاقیاتانە و بە پرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو پۆستانە بکە ئەو ڤیدیۆیانە بکە کە شەیرێکە ئەو کۆمنتانی کە ئەینووسێ بۆ ئەوی بتوانین پێکەوە هەمومان جۆرێک لە فەزایەکی تەندروستتر بۆ فەزای تۆڕە کۆمەڵایەتەکان دروست بکەین و هەموو ئەو گلەی و گازندانەی کە ئاراستەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکرێ کەمتر ببێتەوە بە دڵنیاییەوە دیاردەسەلبیەکان هەر ئەمێنێت بەڵام ئێمە هەڵبێن وەکو کۆمەڵگەی خۆمان ئەم بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان ببەستینەوە بە ئەخلاقیات و بەقیەم بە بەها کۆمەڵایەتەکان بە بەها ئاینەکان و جۆرێک لە ڕازگۆیی و مصداقیەت و متمانە بگەڕینەوە بە فەزای تۆڕە کۆمەڵایەتەکان و زۆر سوپاس بۆ هەموو لایەک.